ناوم دیمەن ئەنوەرە دانیشتووی هەڵەبجەم کاری دەستی لەسەر ئەم کاڵایان ناکەم. کاڵاکان لەسەر خواستی خۆمان دروست ئەکرێ بەس بۆ یاخۆ ئیشی دەستیەکەی خۆمان ئەیکەین. هەریەکەیان ڕەنگێکی تایبەتیان هەیە بۆ نە هەر ڕەنگێک ئێمە پێشش ڕەنگ تێکەڵ ئەەکەین اینجا ڕەنگێک دەرەچێ. زۆربەی ڕەنگەکانیش بە ڕەنگی ژیانەوە ناسراوە شتە ڕەنگا و ڕەنگێکە بەخشێ بە ماڵەوە. بابەتەکان زیاتر شوێن کلێنسە، شوێن بخوردە، شوێن مۆمە، ستاندە، ینی شوێنی نان و سەمون و ئەوانەیە. ڕاستەکەی من یەکەم جارە لە کوردستان و عێراقا ئێستا بابەتی ئەم سەعاتە یەکەم کەسم کە بە ژمارەی کوردی سەعاتم دروست کردووە. ستایلەکان ئیتر لە ڕێگەی پیجەوە زیاتر ئەیان ناسێنی شتەکان خۆت ڤیدۆیەکەی بۆ ئەمە بەکارێ بۆ ئەو بەکارێ بۆ ینی تۆزە شتەکان لە چاولێکەری دوورکەوێتەوە هەموو شتی ماڵەکەوەک یەک نەبێت دوورکەوین هەر کەسە شتێکی تایبەت بەخۆی هەبێت. ئەم کاڵیان لە مەتبەخدا ئەندرێت تۆ توانی ئەم بەشی ناوەی شوێنی شەکر و چایە هەر کەسە بە دڵی خۆی هەم چەکمەجەکەشی ئەتوانی سوودی لێ وەرگری ئیتر هەمووشیان کە ئێمە دایان ئەنەی سایز و شتە نووسین بۆی بەپێی ماڵەکەی خۆی بزان ئەو لەکوێ بێتەوە. بابەتی ئەمەمان ینی ئەمەش هەر کەسە و ئەتوانێت شتێکی تیادانێ بە خواستی خۆی و ئێرەش زیاتر خۆی بۆ سەمون و نان بەکاریە جارە بە تایبەت لە زستانە زۆر سوودی لێوەرەگری کاتە توانی بۆ شتێکی کە زیاتر شتەکان زۆر زۆر ئاسانکارێ. ئێستا ئەم شوێن بخوردەمان ئەمە هەم بخوردەکەیە هەم چەکمەجیشە کە توانی بخوردەکە هەل نزیک خۆیەوە بەکاربێنی نەک لە شوێنێکی کەوە. ئیتر ئاوە ینی دیزاینەکان جیاوازە. حەزم لێی نییە ماڵ یەک ڕەنگ بێت لە کوردستانە ماڵیا سپێ یا قاوەیە بۆ نەکە ئەوەش بێ تو ڕەنگا و ڕەنگێ ببەخشە ماڵەوە ئەنی تۆ کە بەیانی هەڵەسی هەر شتێکی ڕەنگا و ڕەنگەی بینی ئینەرجیەک تێاتێ بێتاقەت نابێ ئەگەر ڕەنگا و ڕەنگێک لە ماڵەوە هەبێ.